بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لا تفسير سورة الأنعام قيشتنا آيات النوتو بينج لا آيات النوتو بينجش خواهي قورة باسي عندك لا دا صلاة كاني خوي كإنسان بتساوي سرديان بينيه وزائدا هندێک لە نعمەت و چاکەکانی خۆی کە خوای گەورە کردوویەتی لەگەڵ ئینسانەکاندا بۆ ئەوەی لە ڕێگای ئەو نیشانە و معجزانە و ئەو نعمەت و چاکانەی کە خوا لەگەڵ ئێمەیدا کردووە خوای گەورە چاکتر بناسیت. دەفەرمێ إن الله فالق الحب والنوى. إن الله بێگومان خوا فالق يعني لتكري الحب دانويلا والنوى وهروها لتكري ناوكي دنكي ميوكانا. إن الله بقمان خوا فالق الحب فالق لتكري دانويلو والنوى وهروها ناوكي ميوكان توي ميوكان خوا التي دكا لبن زوي وهروا توكانش خوا التي دكا او جار روكو درختي ليدي تدري او جار دفرمي يخرج الحي دين تدري او خوايا الحي زندو من الميت لمردو. يخرج الحي دين تدري الحي زندو من الميت لمردو ومخرج الميت من الحي وهروها هرخوا درهنري مردوية لزندوي. درهنري مردوية لزندو. مخرج يعني درهنر، الميت يعني مردو، من الحي لزندوي. ذلكم اوي او كارانا دكاتشيا اوي او شانا دكاتشيا اوي شانا بدسجن الله بدس خواه. ذلكم الله اوي او كارانا دكابو ايوا اوي او اشانا دكابو ايوا خوايا جا خواه دفرمت فأنا يؤفكون ايوا چون لجويرياليو لبنداتي كردني او خوايا لا ددن چون لو راستيا لو حقيقة لا ددنو تسنا لا يشتيكي بوز يان پنابو خوايا دبن که هیچ كامك لو دا صلاتانينين اگر سير كين ها توي دانويلەکان کاتێک کە دەخرێتە بن عارزی طبعا بە ئەمری خوای گەورە کە بارانی پێ دەکەوێ یعنی شەق دەبێ طبعا دەبێتەوە بە خۆڵ و بەگڵ ئەو جار لێوە ئەو ڕووەکانە و ئەو گەنم و بەرهەمانەی کە ئینسان بەردەوام ئیشی پێیانە لێی دێنە دەرێ. ئەو جار دنکە تۆوەکان کام درەختە گەورەیە و دنکەکەی کە دەخرێتە ناوکەکەی دەخرێتە بن عرس ڕەن وایە لەگەڵ عرس شی دەبێتەوە. ئەو جار بە ئەمری خوای گەورە لەت دەبێ چەقەرەی دەکات و وردە طبعا نەمامەکەی لێ دروست دەبێت و دواتر دەبێتە درەخت و دارێکی گەورە. ئەوە بەشێ دەکرێت تەنها بەخوا تۆ تەنها لەسەرتە دنکەکەی بخێ بنگڵی وا چەند کەس دنکیش دەخاتە بنگڵی و هیچ بەرهەمیش نایە ئەگە خوا ئیرادەی لەسەر نەبێ. وایە و زۆر شوێنیش هەنا زۆر جێگاش هەنا سەدان ڕووەکی لێ ڕواوە دەستی یەک مرۆڤ و بەشەرێکیشی نەگەیشتۆتێ بە ئەمری خوای گەورە. ئەو جار یخرج الحی چۆن زیندوو لە مردووی دێتە دەرێ. زیندوو طبعا دار زیندوویە یا مردوویە بەڵام لە چی بەرهەم دێ؟ لە دنکێکی مردوو گەنم و جۆ و برنج و ئەو گژوجیانە زیندون یا مردون. زیندون هەمویان لە تۆوێکی مردوو دروست بوون. ئێمە زیندوین یا مردوین؟ زیندوین. لە چی دروست بووین هەر کامێک لە ئێمە؟ بابە گەورەمان لە خۆڵێکی مردوو، ئێمەش هەر یەکەمان لە نوتفەیەکی بێ ڕوح بێ گیان خوای گەورە دروستی کردوین. ئەدی ئەوە کەیکە ومخرج المەیت و هەروە مردووش لە زیندوی دێنێتە دەرێ. دیسان ئینسان زیندویە ئەو تۆی دای دەنێ مردوویە و دواتر دەبێتە بەشەر. وایە ئەو دارانە زیندون بەڵام ئەو تۆی کە لێیان بەرهەم دێت و دەچێتەوە بن عەرزی مردوویە. وایە مەسەلەن مریشک مردوویە یا زیندویە؟
بەڵام ئەوەی لی دێتە دەرێتە هێلکە زیندووە یان مردووە طبعا هەر هاوە بە لە نمونە مردووەک لە زیندووەک هاتە دەرێ ئەی دواتر هێلکەکە داینەوە دەبێتە چی دەبێتەوە زیندوو ئەوە یەک هەندێکی لە عولەما دەفەرمون ئەو مردوو زیندووە خوای گەورە مەبەستی موسڵمان و بێ باوەڕە جاری وایە کەسێک هەیە بێ باوەڕە و کافرە خوای گەورە تەشبیهی کردووە بە مردوو بەڵام جاری وایە منداڵێکی ئیمانداری ساڵح و چاکی دەبێت وایە وە بەعەکسیشەوە هەیە جاری واشەیە کەسی وا هەیە بۆ خۆی باشە چاکە ساڵحە بەڵام منداڵەکانی کافر و بێ باوەڕ و خراپەکارن وەکو مردووی خوای گەورە تەشبیهیان دەکا لێرە باسەکە باسی کەونە باسی بوونەوەرە یعنی خوای گەورە دەسەڵاتی هەیە وە دەتوانێت لە هەموو مردووێک زیندووێک بەرهەم بێنێ و هەروەها لە زیندووەکانیش مردوو بەرهەم دێن و ئەوانە تەکمیلە و تەواوکەری یەکترین ئەوە تەنها و تەنها بە خوای گەورە دەکرێت بە هیچ کەسێکی دیکە ناکرێت ئەو بۆ ئەوەیە لەو ڕێەوە خوای گەورە بناسی إن الله بێگومان خوا فالق الحب لەتکەری دانەوێڵەکان والنەوە و هەروەها ناوکی درەخت و میوەکانە يخرج الحي من الميت دێنێتە دەرێ ئەو خوایە زیندووەکان لە مردووەکان ومخرج الميت وهروها دەنهێنەری مردووەکانیشە من الحي لە زیندوو ذلكم ئەوەی ئەو کارانە دەکا بۆ ئێوە ئەوەی ئەو ئیشانە دەکا بۆ ئێوە الله خوای پەروەردیگارە ئەو زاتەیە کە ناوی ئەڵڵایە فأنا چۆنی تؤفەکون لەو ڕاستیە لا دەدەن لە پەرستنی ئەو خوایە لا دەدەن دەچن کەسێکی دیکە دەپەرستن یا پەنا بۆ بەرنامە و دینێکی دیکە دەبن ئاەتی دواتر خوا دەفەرمێت فالق الإصباح یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی خوا ئەوەیە فالق الإصباح لەتکەری شەڕکەری بەرەبەیانە شەو تاریکە وایە کە سەعاتەکانی شەو تەواو بوون خوای گەورە ئەو تاریکاییە دەگۆڕێ بەچی بە ڕووناچی ئەوە بەچێ دەکرێت تەنها بەخوا دەکرێت بە هیچ کەسێکی دیکە ناکرێت وەرە بە حەزت لە شەوێ بێ خۆت بکوشە چرکەیەک شەوێت تاخیرکە وایە هەرچی دەسەڵاتداری دنیای هەیە با بتوانن سەعاتێک لە شەو کەمکەن یا زیادکەن شەو کە تاریکە خوا تاریکی کردووە با ڕووناچیکەن یا ڕۆژ کە خوا ڕووناچی کردووە با بتوانن تاریکیکەن بە کەس دەکرێت بێگومان نا ئەوانە بۆ ئەوەنە دەسەڵاتی خوای گەورە بناسین فالق الإصباح خوای گەورە لەتکەری بەرەبەیانە یعنی بەرەبەیانی لەت دەکات تاریکی لا دەبا و ڕووناچیتان بۆ دێنێ ئەو جار وجعل الليل سكنا گێڕاویەتی خوا شەو بۆچی سەکەنن بۆ ئیسراحەت بۆ پشودان بۆ حەوانەوە بۆیە شەو لە کەنجن ڕاشەوە لە مەغریبێ ڕا وایە بەڵام طبعا سنەت وایە ها ئینسان بۆی نوێژی عیشای نەچێ وانە نوێژی عیشای کە نوێژی عیشات کرد چ بکەی باشە دانیشیان بنووی بێگومان بخەوی باشە 180 خەڵکی ئێمە کە نەخۆشیەکەی ئێوەیە کە شەوی چونکە جەستەی ئینسانی وەکو ئەوەکەی وایە وەکو مەکینەیەکی وایە تۆ بەردەوام ئیشێ بکە ئەگەر ئیسراحەتی پێنەکەی و لە کاتی خۆیدا نەی حەسێنیەوە ماندوو دەبێت و هیلاک دەبێت تۆ ڕۆژێ هەر ماندووی هەر دەیجوڵێنی هەر حرەکەی دەکەی شەوێش نێڵی ئیسراحەت کات و پشو بدا نەچێ ینی حاڵەتی سەکەن بوون و ئیسراحەتکردن بەبێ گومانی تووشی ناڕەحاتی دەبێت بۆیە طبعا وجعل الليل سەکەن خوای گەورە شەوی کردووە بە جێگای ئارامبوون لە جوڵەکەوتن بۆ ئیسراحەتکردن و پشودان ئەو جار والشەمس والقەمەڕ حوسبانە خوای گەورە خۆر و مانگیش حوسبان بە نیظام و یاسایەکی ورد دەسوڕێنێتەوە و دەیانهێنێت و دەیانبات بە شێوەیە کە لە مەسلحەت و بەرژەوەندی ئینسانەکان دابن ئەو جار بۆ ئەوەی تەمەن هەم بۆ ئەوەی حساباتشی پێ بزانین مانگ هەفتە ڕۆژ بەیانی نیوڕۆ ئێوارە تەوان بەهۆی مانگ و خۆرەوە دەناسرێن خوا دەفەرمێت ذلكە ئەوە تەقدیر العەزیز العەلیم ئەندازەگیریەکە دیاریکردنێکە لەلایەن خوایەکی باڵادەستی زاناوە کراوە هیچ دەسەڵاتی مرۆڤی تێدا نییە و هیچ مرۆڤێکیش ناتوانێت سەیتەرە بەسەر شەو ڕۆژدا بکە بەسەر مانگ و خۆردا بکە
بۆ گۆڕانکاریان بەسەردا بێنێ خی گەورەش ئەوانەی کە بەرنامە ڕێژکردون و وەک دەڵێ موبەرمەجی کردوون بە شێوازێک موبەرمەجی کردوونە لە مەسلحەتی ئینساندا بن بەڵام کە ئینسان بۆ خۆی ئیستیفادەی لێ نەکات یا بە خراپ بەکاریان بێنێت ئەو کاتە تاوانەکە لە ئینسانەکە خۆیەتی کە نەیتوانیوە ئیستیفادە لە نعمەتەکەی خی گەورە بکە. فالق الإصباح فالق يعني لتكري بربيان أخوا لتكري بربيان يعني خواي قورة أو ذاتك تاريكي لا دباتو روناكي ديني تاريكاي شق دكا لو بري تاريكاي دا تاريكاي يكي لا دبا شق دكا لشوينوي روناكي دادني وجعل الليل سكنا جراوية خوا شو بو لجولة كوتنو لحركة كوتنو إصلاحات كردن والشمس والقمر حسبانا وهروها مانجو والشمس خورو والقمر مانجشي حسبانا داناون بو زانيني حساباتو وقدلي زانيني كاتو شو روج مانجو سال وهروها نظام ياساكي وردو دقيقشي بو داناون خۆر کە دەسوڕێتەوە بەو حسابە دەسوڕێتەوە کە خوا بۆی داناوە کە گەرم دەبێ بەو حسابەیە کە سار دەبێ کە ڕووناک دەبێ تاریک دەبێ مانگ بە هەمان شێوە ذلك ئەوە تەقدیر العەزیز العەلیم ئەندازەگیریەکە لەلایەن خوایەکی باڵا دەستی زاناوە کرا. ئەو جاریەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی خوا لە نیشانەکانی دەسەڵاتی خوا و لە نیعمەتەکانی خوا بۆ مرۆڤ ئەوەیە دەفەرمێت وەهوە ئەو خوایە الذي أو ذاتيا جعل لكم درستي كردوا بوتان النجوم أستيركان چندان أستيرا بوشي لتهتدوا بها بوئوي لتهتدوا رقاب دوزنوا بهوي أستيركانوا في ظلمات البر والبحر لا تاركايكاني وشكايو لا تاركايكاني درياده جاران خلق چون شوينو جيگاي خوي بيزاني وتول لناو بحركان ولناو درياكان یا لەو بیابانانەی کە هەموو شوێنیان وەکو یەکە ڕۆژێ نەیانتوانی ببڕۆن ڕاوەستاون تا شەو دادێ شەوێ بەهۆی ئەستێرەکانەوە ئەوانەی شارەزای ئەستێرەکانن ئەو ئەستێرانە وەکو ئەو بەرنامانەوانەکە ئێستا دانراون و شوێن و جێگای ئەوەکان خەریتەی شوێنەکانت پێ دەڵێن دەقیقتر و ورتریش لەوەی وهو الذي خوا أو ذاتيا جعل لكم النجوم دياري كردوا بوئي وتندان أستيرا لتهتدوا بها في ظلمات البر والبحر بوئي رينموني ورقرن رقا بدوزنو بوئي أستيرا كانوا في ظلمات البر والبحر لا تاركايا كاني وشكايو دريايدا أو جار فرمي قد فصلنا الآيات بيقومان إيما رنمان كردونتوا بۆ خەڵکی چەندان بەڵگە و نیشانە بەڵام بۆچێ لقەومین یعلەمون بۆ کەسانێک کە لە شت تێبگەن بۆ کەسانێک کە لە شت حاڵی ببن بەبێ گومانیش ئینسان ئەگەر لێیان ورد ببێتەوە لە هەر کامێک لەو دروستکراوانەی خوا و لەو نظام و یاسا وردەی کە خوا بۆ دروستکراوەکە دایناوە لە ڕێوە دەتوانێت خوا بناسێ ئەگەر خوای نەدیبێ یان بڵێ خۆ خوام نەبینیوە لە ڕێی دروستکراوەکانەوە دەتوانێت دەسەڵاتی خوای گەورە و عیلمی خوای گەورە بینینی خوای گەورە دەسەڵاتی خوای گەورەی بناسێ و هەروەها لە ڕێی ئەو دروستکراوانەوە دەتوانی ئیمان بە غەیبیات و بەو شتانە بێنن کە ئێستا نەمان دیوە وهو الذي خوا ئەو ذاتەیە جعل لكم النجوم دروستی کردووە بۆ ئێوە چەندان ئەستێرە لتهتدوا بها بۆ ئەوەی ڕێگا بدۆزنەوە بۆ ئەوەی ئەو ئەستێرانەوە في ظلمات البر والبحر لا تاركايكاني وشكايو دريايدا قد فصلنا الآيات بيقمان إيما رنمان كردونتوا نشانو يعني چندان بلغو نشانا بلان بوشي لقوم يعلمون بو كسانك كبزانن لشت تيبغن لشت حالي ببن جاء القرآن دا خواهي قورا سي قازانجو سودي ئەستێرەی بۆ باس کردوین تەبان یەکیان ئەوەیە کە ئەگەر ڕێگات لێون بوو لە وشکایی یا لە دەریاییدا بەهۆی ئەستێرەکانەوە ڕێگای خۆت ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و باشوور و باکووری خۆت
بزانی کە بەبێ گومانی ئەوانەی کە شارەزاییان هەیە و کاتی خۆی پێویستیان پێ بۆ ئیشیان لەسەر کردووە زۆر چاک لیان زانیوە هەر شەو ئەستێرە هاتبنە دەرێ زانیویانە ئیتیجاهی خۆیان کوێ و بەرەو کوێ دەچن. ئیشێکی دیکەی ئەستێرەکان بریتە لە جوانکردن و ڕازاندنەوەی ئاسمان. ئاسمان یەک پارچە تاریکاییە بەڵام کە شەو دادێ ئەستێرەکانی لێ بەدەردەکەون وەرە لە شوێنێکی تاریک لەسەر زەوی سەیری کە بزانە چ جوانیەکی تێدایە. قازانجێکی دیکەی ئەستێرەکان ئەوەیە کە خوای گەورە ئەستێرەکان یا هێندێک لە ئەستێرەکانی تەرخان کردوون بۆ ڕەجمکردن و دوورخستنەوەی جنۆکەکان لە ئاسمان کاتێک کە دەیانەوێ بچن معلومات لە مەلائیکەتەکان بدزن و بهێنە سەر زەوی خراپەکاری پێ بکەن. جا ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێت تەشبیهی زانایانی کردووە بە ئەستێرە. دەفەرمێت چۆن ئەستێرە بە نمونە خوای گەورە دایناون بۆ ئەوەی خەڵک ڕێگای ڕاستیان پێ بدۆزێتەوە کەسێکیش زانای حەقیقی بێ بەبێ گومانی دەبێ وەکو ئەستێرەی وابێ خەڵک لە ڕێی ئەویەوە ڕێگای ڕاست بدۆزێتەوە. چۆن ئەستێرە ئاسمان جوان دەکەن بە نمونە ئەوەی زانایە مەفروض وایە هێندە جوان بێ بە کردار و بە ڕەفتاری جێگای سرنجی خەڵکی بێ و پاشان چۆن ئەستێرە لە ئاسمانەکان شەیاطینەکان دوور دەخەنەوە بەبێ گومانی کەسێکی زانا و خواناس و شارەزا ئیشی بەردەوام ئەوەیە لەسەر زەوی شەیاطینی ئینس و جین یعنی ڕەجم کات جا فکرەکەیانە و هەروەها ناساندنیانە و دوورخستنەوەیانە لە کۆمەڵگا. ئاەتی دواتر دەفەرمێ وهو الذي خوا ئەو زاتەیە وهو خوا الذي ئەو زاتەیە ئەنشەئەکم ئێوەی دروست کردووە لە نەبوونەوە. طبعا ئینشاء یعنی دروستکردن لە نەبوون. وهو خوا الذي ئەو زاتەیە ئەنشەئەکم ئێوەی دروست کردووە لە نەبوونەوە لە چی؟ من نفس واحدة لە یەک گیان. ئەو یەک گیانە چێیە؟ ئەو یەک کەسە ئادەمە. طبعا لە چی درستی کرد ئادەم؟ لە گەڵ و دواتر قوڕ و دواتر خوای گەورە لە ئەمری خۆی بە ئەمری خۆی ڕوحی بەبەردا کردو ئەو بوو بە سەرەتای بەشەریەت و مرۆڤایەتی. ئەسڵی هەر هەمومان دەگەڕێتەوە بۆ یەک کەس کە ئادەمە. ئەو جار خوا دەفەرمێ فەمستەقەڕ ومستەودع. مستەقەڕ یعنی چی؟ یعنی جێگیر دەبن ماڵ ئاوایش دەکەن بەڵام مەبەستێ چییە؟ فمستەقەڕ مستەقەڕ یعنی دەمێننەوە ماڵ ئاوایش دەکەن. جا ئەو مستەقەڕە کۆمەڵێک تەفسیری هەنە. هێندێک دەفەرمون مستەقەڕ پشتی پیاوە ئەو کاتەی نوتفە و تۆوی هەر کامێک لە ئێمە لە پشتی باوکماندا جێگیر بووە بەڵام دواتر دێتە کوێ؟ دوێتە ناو ڕەحەمی دایک و لەوێ دەمێنێتەوە یان ماڵاوایی دەکا؟ لەوێش ماڵاوایی دەکا دێتە سەر زەوی. هێندێکی کە دەفەرمون مستەقەڕ بەعەکسەوە ڕەحەمی دایکە چونکە 9 مانگ و 9 ڕۆژ و ئەوەندەی لەوێدا دەمێنیەوە. مستەودع پشتی بابە ئەوێ بەجێ دێڵی دێکوێ دێ ناو ڕەحەمی دایکت. هێندێکیش دەفەرمون نا مستەقەڕ ڕەحەمی دایکە مستەودع دنیایە فترەیەکی زەمەنی دیاریکراو لە ناو ڕەحەمی دایکتدا دەمێنیەوە دواتر دێکوێ دێ دنیا. هێندێکی کە دەفەرمون مستەقەڕ قیامەتە کە بە هەتا هەتاییتەیدا دەمێنیەوە مستەودعش دنیایە. هەموو تەفسیرەکانی ڕاستن گرنگەوەیە ئینسان سروشتی وایە. مستەقەڕە هێندێک جار لە هێندێک شوێن زەمەنێک دەمێنێتەوە بەڵام زەمەنەکان کاتین اینجا دواتر لەوێ ماڵ ئاوایی دەکا جێتە شوێنێکی دیکە. بۆیە هەموو تەفسیرەکانی دەبێت بێکەوە بڵێن ئەو جار ڕاستە ئینسان یەکەم جار لە پشتی بابیدایە وایە بەڵام تا هەتا لەوێ جێگیر دەوێت بەڵام کە کاتی تەواو بوو کە وەختی هات دێتە ناو ڕەحەمی دایک لەوێش دەمێنێتەوە وایە کە کاتەکەی وێشی تەواو کردێتە دنیای دێ دنیاش کە دنیاشت تەمەنی خۆت بەڕێ کرد ئەوجار دەبن بۆ کوێ؟ دەمان بنە ناو قەبر. لە قەبریش هەر کاتین وایە دەمێنینەوە فترەیەکی زەمەنی تا ئەو کاتەی خوای گەورە ئەمر دەکا بە زیندوو بوونەوە کە زیندووش بوویەوە دیسان لە دەشتی مەحشەریش فترەیەکی زەمەنی ڕادەوەستێندرێ بەڵام لەوێش ماڵ ئاوایی دەکەی دواتر ئینسان مستەقەڕ دەکرێت جێگیر دەکرێت یا لە بەهەشت بابەت نسیبمان کاگەر ئینسانی ماندار بێ یان کەسەکە کافر بێت لە دۆزەخ
جێگیر دەکرێت. گرنگ ژیانی دنیا و قۆناغەکانی دروستبوونی ئینسان گۆڕانکاریان بەسەردادێ، مانەوەی تێدایە، ماڵئاوایکردنیشی تێدایە، بەڵام هەموو مانەوەکانی و کاتین و هەروەها ماڵئاوایی و بەجێهێشتنەکانیشی هەر کاتین، هەتا ئەو کاتەی ئینسان دەگاتە ئەنجام و دەگاتە نەتیجە. وهو الذي خوا ئەو زاتەیە، وهو خوا الذي ئەو زاتەیە ئەنشەئەکم ئێوەی لە نەبوونەوە هێناوەتە بوون من نفس واحدة لە یەک گیان لە یەک کەس. فمستقر ومستودع. فمستقر يعني دەمێننەوە فترەیەکی زەمەنی، ومستودع و دواتر ماڵ ئاوای دەکەن. هەر ئاوا تەفسیرەکەین باشە، بەڵام ئەگەر وردیکەینەوە هەموو تەفسیرەکانی هەنە و هەموو معناکانی هەن. مستقر معنای لۆغەویەکە یعنی دەمێننەوە، مستودع یعنی ماڵ ئاوای دەکەن. لەهێن دەمێننەوە لە پشتی بابیشتدا زەمەنێک دەمێنیەوە، و لە ڕەحەمی دایکیشماندا زەمەنێک دەمێنینەوە، وایە لە دنیاشدا دەمێنینەوە زەمەنێکی دیاریکرا، و لە ناو قەبریشدا دەمێنینەوە، لە مەحشەریش دەمێنینەوە، وایە و هەروەها مستودعیشین لە پشتی بابیشمان ماڵ ئاوایی دەکەین، لە ڕەحەمی دایکیشمان ماڵ ئاوایی دەکەین، لە دنیاش ماڵ ئاوایی دەکەین، ژیانی بەرزەخیش بەجێ دێڵین، دەشتی مەحشەریش بەجێ دێڵین، بەڵام دوای وێ نیشتە جێ دەکرێن یا لەوێ یا لەوێ. قد فصلنا الآيات، خوا دەفەرمێ بێگومان ڕوونمان کردوونەتەوە چەندان بەڵگە و نیشانە، بەڵام بۆچێ؟ لقوم يفقهون، بۆ کەسانێک کە تێبگەن یعنی بیر بکەنەوە، شتەکان وردکەنەوە. يعلمون زانین لە يفقهونی ئاسانترە. ئەو شتێککە لە بەرچاوە هەر تەماشای کە و سەیریکە ئینسان دەتوانێت لێی تێبگە، بەڵام ئەو شتانەی کە بەرچاو نین پێویستیان بە بیرکردنەوەی زیاتر هەیە بۆی لێی تێبگەی. وهو الذي خوا ئەو زاتەیە ئەنشەئەکم من نفس واحدة ئێوەی دروست کردووە لە یەک گیان. فمستقر دەمێننەوە لە هەندێک شوێن و مستودع و ماڵ ئاوایش دەکەن. قد فصلنا الآيات، ڕوونمان کردوونەتەوە بەڵگە و نیشانە لقوم يفقهون، بۆ کەسانێک کە تێبگەن. وهو نیشان دەفەرمێ خوا الله الذي ئەو زاتەیە أنزل من السماء ماء، ناردوویەتی خوارێ لە ئاسمانەوە ئاو یعنی چی؟ باران. فأخرجنا به، خوا دەفەرمێ هێناومانەتە دەرێ بەو بارانە بەو ئاوە نەباتە كل شيء، نەبات یعنی گژوجیا و سەوزایی هەموو شتێک. ئەو جار فأخرجنا هێناومانەتە دەرێ منه لەو گژوجیانە خەضرا جیا و بەرهەمی سەوز، وایە زۆرینەی گژوجیاکان ڕەنگیان چۆنە؟ سەوزە. ئەو جار نخرج منه دێنینە دەرێ لەو گژوجیا سەوزە حەبا دانەوێڵەی متەراکب بەسەر یەکدا کەوتوو، دانەوێڵەیەک کە لە ناو گوڵەکانیدا بەسەر یەکدا دەکەوێت، برنج وایە، جۆ وایە، وایە گەلمە شامی وایە، گەنم وایە، ئەوانە هەمویان لە شوێدان لە گوڵێکی دانا دنکەکانی ئەوە یەک لە دوای یەک خراونەتە ناوێ لەسەر یەکن. ئەو جار ومن النخل و هەروەها لە خورماش، یعنی دێنینە دەرێ لە خورماش، لە ناو خورماشدا من طلعها لە بەرەکەی بەرهەمەکەی، کە بەرهەمەکەی چۆنە؟ قینوان هێشوویە، هێشووی خورمای جاری وا یەک هێشو لەوانە 40-50 کیلۆیشی هەیە یەک هێشوو. ئەو جار دانیە، ئەو هێشوانە دوورن یا نزیکن؟ لە عەرزێرە تەماشاکەی دوورن، بەڵام خەڵک وا دەیگەیە یا نایگەیە، خەڵک گەورە وای دروستکردن بیگەیە، بەڵام هەر یەکەی بە شتێکی وایە. ئەوان بۆ خورمای دەبێت بە نازان بە حەبل و پەتوشتی سەرکەوی، بەڵام شوێنەکانی جێی پێی هەنا، هەر شوێنێک پێت لێ دانا دەیان بڕن. مەسەلەن مێو تەبیعەتی وایە ئاوا بڵاو دەبێت بە ئاسانی لەسەر عەرزی ژڕارەوانەیە بیگەیە. گرنگ یعنی هەموو بەردارەکان درەختەکان کە خوا بۆ مرۆڤی دروست کردوون بە شێوەیەکن ئینسان دەتوانێت بیانگاتێ. نزیک نابە پاڵداوای وەکو باشتێ بۆت بێنە ناو زاری بیخۆیێرە بەهەژ نییە، وایە بەڵام دەیگەیە. ئەو جار وەجەناتین وەخوای گەورە بۆشی دروست کردوون چەندان باخ لە چی؟ من ئەعناب لە جۆرەها ترێ لە چی دروست بۆ؟ جا هەر کامێک لەوانە ئەگەر وردکەیەوە
بەڵگەیەکی زەق و گەورەن لەسەر زیندووبوونەوە. یەک مێوی بە نمونە وەرگرە لەسی دروستی کردووە خوا لە دنکە تۆوەکی ناو بۆڵوەکەی بۆڵووی وایە سێ چوار دنکی تێدانەوایە یەک دنکە ڕقەی بێنە بێکە بن عەرزێ وایە شین دەبێتەوە دوای 2-3 ساڵان دەبێتە مێوێکی گەورە سەدان مێوی دیکەی دەتوانی لێ دروستکەی وایە وەزەیتون و هەروە داری زەیتون ئەو زەیتونە زۆرانەی دەیبینی لە تۆڕەقێکی خوای گەورە دروستی کردوون وەڕۆمان هەنار جاخوا دەفەرێ مشتەبیهەن وغەیڕ متەشابه لێک دەچن و لێک ناچن یعنی چی دەکرێت لێک بچن و لێکیش نەچن شکڵیان عافیە مشتەبیهەن یعنی شکڵیان وەکو یەکە هەموو هەنار بە شکڵ ئاخر و لێک دەچن وایە هەیە وایە شیرن و ترچێکی لە تەنیشێکدانێ یەک حەزم یەک قەبارە بەڵام بیکەوە وایە زەیتون مەسەلا ئەوەی زەر مەسەن سەوزە هەمووی وەکو یەکە ئەوەی ڕەشە هەمووی وەکو یەکە ترێ بەڵام دەفەرم مشتەبیهەن لێک چوون لە شکڵدا بەڵام وەغەیڕە لێک نەچوون لەچی لە تامدا جا دەفەرمێ زیاتر سەر زمان ڕادەچێت دەفەرمێ ئونظڕوا سەیرکەن ورد ببنەوە جا انظروا نعم تماشايك بس تماشايك ولي ورد بوا إلى ثمره إبرهمي أو دارانا إذا أثمر كاتك كبركي لداركي دينة تدري سيرك وينعيه أو كاتش بيدك سيرك زابرا وردك خرماء كتازا ها تسكري دكات برو تاميكيكا وسير الشكوى كشيكا وايا لنا وراستي پێگەیاندنیش بڕۆ جارێکی دیکە سەیریکەوە تامێکیکەیکەوە کە پێش دەگا بڕۆ تامێکی دیکەیکەوە بزانە وایە هەنارێک کە تازە خڕ دەبێ بڕۆ کامە زۆر شیرنە بڕۆ دنکەکەی بخۆ تفت و تاڵە وایە ترێ ئەو کاتێک کە خڕ دەبێت ترش بەڵام دواتر دەبێتە چی هەموو ئەوەکان بۆیە دەفەرمی انظروا سەیرکەن ورد ببنەوە إلى ثمره بەرهەمی ئەو دار و درەختانە إذا أثمر کاتێک کە بەرەکەی دەردەکەن وينعيه واو كاتي بيدك سنيان فرقه چێو جیاوازیە چێو قۆناغبەنگەی لەگەڵدا لەناودا دروست کردوون بێگومان خوا ئەگەر اعترافت کرد بەوەی خوای گەورە خورمایەکی گەورە کە هەر یەک دار خورما قووەتەکەی بەقەدەر 100 کەسی وەکو ئێمەیە لە دنکە ڕقێکی وایە وشک مردوو دروستی کردووە چۆنیمان بە زیندووبوونەوەی نایانی وایە مێوێک کە باڵا و بەرزیەکەی ئەگەر لێی گەڕێ دەهێندی ئێمە دەڕوا لە دنکە ڕقێکی کچکە خوای گەورە دروستی کردووە لەو گڵە هێناویەتێ دەرێ توانیویەتی و بەرهەمەکەشی دەخۆی ئاعترافیش دەکەی دواتر کە باسی زیندووبوونەوەی بکرێ چۆن دەکرێت بڵێ خوا ناتوانێت ئینسان زیندوو کاتەوە إن في ذلكم بێگومان لەو کارانەدا کە خوا بۆ ئێوەی کردووە الآيات چەندان بەڵگە و نیشانە هەن بەڵام بۆ چێ دیسان لقوم يؤمنون بۆ کەسانێک کە ئیمان بێنن کە باوەڕ بێنن کە باوەڕدار بن هەموو کەس وەدەزانن لە خۆڕا دروست بۆەوەی ئیماندار نەبێ و هیچ وردەکاری و دەسەڵاتێکی تێدا بەکار نهاتوە کە بەبێ گومانی ئەوانە بەبێ بەرنامە و بەبێ یاسا و بەبێ قەرار و ئەمری خوای گەورە یەک پوشکە لە شوێنی خۆیان گەورە نابن ناچوڵێ سەیریکەنەوە وهو خوا الله الذي أو ذاتيا أنزل من السماء ناردوية يخواري لآسمان وماء أو فأخرجنا به هنا وما نتدرب بو آوى نبات كل شيء نبات ججو جاي هموشتك يعني همو جورة ججو جايك فأخرجنا منه هنا وما نتدرب منه لو ججو جايا خضرا جاي سوس رنگ سوس نخرج منه ديني ندري لو رنگ سو لو جا سوسا حبا متراكبا دنكي بسر يقدع كوتو ومن النخل وهروها لخرماش هنا وما نتدري من طلعها لبركي برهمكي كقنوان كبرهمكي هي شوية دانية نزيكي شلتان وجنات وچندان باخو باخاتش من بيداون من أعناب لجورها تري والزيتون جورها زيتون والرمان هنار مشتبها كبالشكل هميان ليك دسن بلام وغير متشابه لتامو خواردندا ليك نات انظروا سيركا إلى ثمره إبرهمي أو دارانا إذا أثمر كاتك كبركي دردكا وينعه واو كاتي بيدكا إن في ذلكم بيقمان لو كارانا داكا خوابو إيوي كردوا لآيات تندان بلغو نشانهن
لقوم يؤمنون بۆ کەسانێک کە ئیماندار بن و باوەڕدار بن. ئەو جار دەفەرمێ وجعلوا لله لەگەڵ زانینی ئەو ڕاستیانەدا خی گەورە باسی ئینسانەکان دەکا باسی بتپەرستەکان دەکات دەفەرمێت وجعلوا لله بڕیاریان داوە بۆ خوا شوڕەکاء الجن وخلقهم چەندان هاوبەشی جنۆکە لە کاتێکدا وخلقهم خوا جنۆکەی دروست کردووە خوا وەکو تۆ جنۆکەی دروست کردووە جنوکە وەکو تۆ مەخلوقی خوان دەکرێت کەسێک وەکو تۆ مەخلوق و دروستکراوی خوا بێت تۆ بیکەی بەخوا بەبێ گومانی ناجا کەس هەیە ئێستا جنۆکەی هێنابێت لە پێش خۆی ئەمەن جنۆکەی هەر نابینین وایە کەس هەیە ئێستا جنۆکەی بێنێ لە پێش خۆی دانێ و سوزدەی بۆ با نا لە سەردەمی پێغەمبەریشدا کەس نەبوو جنۆکەی بپەرستێ ها بەو معنای بیهێنێ لە پێشچاوی خۆی دانێ سوزدەی بۆ با بەڵام خەڵک بە قسەی جنۆکەی کردووە ئەگەر جنۆکە وەسوەسە و خوتەیان بۆ دروست کردی بنمونە لە نوێژێکیدا خوای گەورە بنمونە وای داناوە کە داد بەستە نوێژێ نوێژ بە هیچ شتێکی نابڕێ ئیلا مەگەر یەقینت هەبێت دەستنوێژ چکاوە وایە ئەم بەڵام جاری وایە خوتە و وەسوەسەیەکت بۆ دروست دەبێ ئەو وەسوەسە و خوتەیە کە لە شەیتانەوەی وات لێ دەکات نوێژەکەت ببڕی سەر لە نوێ دەستی پێکەوە وایە دەستنوێژت هەڵگرتووە یەقینت هەیە بەڵام بە وەسوەسە و خوتەیەک جاری وایە دەستی دەستنوێژەکەی ئەو بە قسەیکردنی کێیە بە قسەکردنی شەیتانیە بەبێ گومانی یان ئەوانەی کە لە زیاد لە حەد جاری وایە لە جنۆکەی دەترسن جاری وایە ناوی جنۆکەی دەلەرزی لەگەڵی ئەعوذ بالله دەکەی و تەعوذاتیش دەخوێنی هەر ترسی شت هەیە ترسی لە سنوور بەدەر لە جنۆکەی دەبێتە پەرستنی جنۆکە یان ئەوانەی کە ساحیر و جادوگەرن ئەوانەی داوای یارمەتی و پشتیوانی لە جیاتی خوا لە جنۆکەی دەکەن ئەوانە پەرستنن بۆ کە خوا دەفەرمێ جنۆکەیان کردوتە شەریکی خوا لە بە قسەکردندا بە قسەی خوای ناکا بە قسەی جنۆکەی دەکا بە قەراری خوا و بە بڕیاری خوا ڕازی نییە بەڵام بە خوتە و وەسوەسەی جنۆکەی دەکەوێتە گومان و دوودڵیەوە لە خوای ناترسێ بەڵام لە جنۆکەی دەترسێ بنمونە ئەوانە وجعلوا لله بڕیاریان داوە بۆ خوا شوڕەکاء الجن کۆمەڵێک هاوبەشی جنۆکە لە کاتێکدا وەخەلقەهم خوا جنۆکەی دروست کردوون یە شتێک دروستکراو بێ دروستکراو بۆ خوایەتی نابێ ئەو جار خوا دەفەرمێ یەکێکی دیکە لە تاوانەکانیان چییە ئەوەیە وەخەرقوا له بەنین و بەنات بڕیاریان داوە بۆ خوا بەنین کۆمەڵێک کوڕ و بەنات کچ بغەیر علم بەبێەوەی زانیاریان هەبێ خەڵکێک هەبوو دەیانگوت عوزەیر کوڕی خوا نەعوذ بالله بتپەرستەکانی مەکە دەیانگوت مەلایکەت کچی خوان مەسیحیەکان دەڵێن عیسا کوڕی خوایە مەریەمە کچی خوایە وەخەرقوا له بڕیاریان دابوو بۆ خوا بەنینەوە بەنات کوڕان و کچان بۆ خوا بەبێ زانیاری خوا دەفەرمێ سبحانه پاکی و بێعیبی و بۆ خوا وتعالى وهروها بەرزی بۆ خوا عما يصفون لەو شتەی کە ئەوان وەصفی خوای پێ دەکەن باسی خوای پێ دەکەن و لە بەرامبەریدا خوای پێ بە خەڵکی دەناسێنن وجعلوا لله شركاء الجن وخلقهم بڕیاریان دابوو بۆ خوا شركاء الجن کۆمەڵێک هاوبەشی جنۆکە لە کاتێکدا وەخەلقەهم خوای گەورە جنۆکەکانی دروست کردوون وخرقوا له بنین وبنات بغیر علم بڕیاریان دابوو بۆ خوا کوڕان و کچان بەبێ زانیاری سبحانه پاکی و بێعیبی بۆ خوا وتعالى بەرزی بۆ خوا عما يصفون لەو شتانەی کە ئەوان پاڵی دەدەنە لای خوا یا بۆ خوا دەیڵێن یعنی چی یعنی خوای گەورە زۆر پاکتر و بەرزترە لەوەی کە خوای بەو شێوازە پێناسە بکەی بۆی کە منداڵی هەبێ کوڕی هەبێ کچی هەبێ ئەدی خوای گەورە چۆنە بديع السماوات والأرض خوای گەورە بەدی هێنەر و جوانکەری ئاسمانەکان و زەویە ئەنا یەکون له ولد چۆن دەکرێت خوا منداڵی هەبێ خوا بەدی هێنەری هەموو ئاسمانەکان بێت و بەدی هێنەری زەوی بێت پێویستێکی بە منداڵێکی بە کوڕێکی بە کچێکیە بديع السماوات والأرض خوای گەورە بەدی هێنەر و جوانکەری ئاسمانەکان و زەویە ئەنا یەکون له ولد چۆنی دەکرێت ئەو خوایە هەی بێت منداڵ لە کاتێکدا وەلەم تەکن له صاحبە نییە بۆ خوای هاوسەر کە بڵێ خوا کوڕی هەیە خۆ دەبێ بڵێ نەعوذ بالله ئەی خێزانەکەی ئەوان دەیانگوت خوا کوڕی هەیە کچی هەیە بەڵام کەس نەیگوتوە فڵان کەسە خێزانی منداڵ بەبێ ئەوە دەبێ بێگومان نا وخلق كل شيء خوای گەورە هەموو شتێکی دروست کردووە وهو بكل شيء عليم و ئەو خوایە بە هەموو شتێک زۆر زانایە بديع السماوات والأرض بدی هێنەر و جوانکەری ئاسمانەکان و زەویە بديع يعني بدی هێنەرێک بەبێ پێشەکی داهێنەر دروستکەری ئاسمانەکان و زەویە لە نەبوونەوە طبعا
أنا يكون چۆنی دەکرێ يكون له هەبێ بۆ ئەو خوای ولد منداڵ ولم تكن له لكاتێکدا نییە بۆ خوا صاحبة هاوسەر وخلق كل شيء دروستی کردووە خوا هەموو شتێک وهو بكل شيء عليم وأو خوا بە هەموو شتێک زانایە. صلى الله على سيدنا محمد وعلى